بەڵام ئەو کوڕەی کە هیچی نییە و هەژارە بەڕێزان کوڕی وا هەیە هەر هیچی نییە بێپارەیە بێکارە باوکێکی هەژاری هەیە دایکێکی هەژاری هەیە خزمەکانی یان هەژارە و پوچە بەخوا خزمی وای دڵسۆزە بەخشندەیە دڵسۆزە بەڵام ئەویش لە تۆ هەژارترە خزمەکەش هەژارە و پوچە یان دەوڵەمەندێکی هیچە دا دەوڵەمەندی وە خزمی وات هەیە زۆر دەوڵەمەندە بەخوا پارە بە دەفتەر دۆلار دەڵێ یەک بەڵام یەک سەند یەک 250 بۆ خزمێک و بۆ ئازیزێک لەدەست نابێتەوە ئەمە دەوڵەمەندێکی خزمێکی دەوڵەمەندی هیچە هەر نەتبێ باشترە خزمێک تا دەوڵەمەندە بەڵام خەمخۆر نییە چای بەس منداڵەکانی خۆی دەبینێ بەڵام برازە و خوشکەزاکانی نابینێ حکومەتەکە وەکو پێویست نییە و پارەکە نادا و یان وڵات ئابوووریەکەی تووشی گرفتداری بووە ناتوانە بودجە تەرخانکە بۆ ئەوەی بە سلفەی زەواج بیداتە گەنجانێک کە دانوێ هاوسەرگیری بکەن ئادەم حاڵەتەیاندا قورئان دەفەرمێ یەک سەبڕۆ بە جیفانی بەتاڵ و بەبێ کار ژن بێنن نەوەڵڵا وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله كاكا خود پاک داوێن ڕابگرە صبر بگرە صبر بگرە معنایەوە نییە مەجووڵێ بەئیزنی خوای پەروەردگار صبر بگرە شەهوەتەکە لە حرامە بەکار مەهێنە گەنجەتی خۆت لە کوڕ و کچ بە حرمەتەوە بپارێزە بەڵام کار بکە صبر بگرە تووشی حرام مەبە بەڵام هیممەتدار بە کار بکە دڵنیا بە خوای گەورە دەرگای ڕەحمەتی شت لێ دەکاتەوە حتا ئەو کاتەی خوای گەورە دەرگایشی ڕزق و ڕۆزی فراوان دەکاتەوە دەستت دەگاتە ئیش و کارێکی باش بڕێک پارە پاشەکەوت دەکەی مادام کەس یارمەتی نادا ئەی گەنج بێئومێد مەبە ڕوو بکە دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار ڕوو بکە بازاڕ و کار مەڵێ ئەم کارە بۆ من ناشیە مەڵێ من شەهادەدارم و ناتوانم ئەم کارە بکەم نە گرنگەوەی بێکار نەبی ناوی خوای پەروەردگار بێنە دەست پێوەگر بە بەخۆش تێ پاشەکەوت دەکەی ڕۆژگاری هاوسەرگیریش دەکەی ماڵ و حاڵیش پێکەوە دەنێی بەڵام تا ئەو کاتە ئاگاد لە خۆت بێ ئاگاد لێبێ سەیری ئەو شتانە مەکە کە ئارەزوود دەوروژێن نوتوسی لاڕێبوونت دەکەن سەیری ئەو فلیمانە مەکە کە بە حساب هەمووی باسی خۆشەویستی درۆینەیە و تۆ دەباتە حاڵەتێکی ترەوە ڕەفاقەتی ئەو کەسانە مەکە کە لە ڕەوشت و ئەخلاقات و لە ڕووی هەموو گەنجانی وڵاتەکەمان و ئەوەی بینەری بەڕێز لە ڕەوشتە باشەکان لایەن داوە ئاگال لە خۆ بێ وەلیەستەعفف عیفەتی خۆت ڕاگرە پاکداوێنی خۆت ڕاگرە ڕوو لە خوا بە خەریکی کار و کەسابەت بە دڵنیا بە خوای گەورە دەوڵەمەندت دەکا ڕۆژی ئەوەندەت پێ دەبەخشەیە کە خاوەنی ماڵ و منداڵ و ماڵێکی خنجیلانەی خۆت بی چونکە بەبێ ماڵ و حاڵ و بێکاری و گیرفان بەتاڵی ژیانی ژنومێردایەتی هەڵدەتەکێ زۆر کەس دەڵێ هیچ نەبێ بڕۆژن بێنە خوای گەورە هەدەینێرێ نە خواوەی نەفەرمووە قورئانەکە وەکو خۆی حاڵی بین